هو باوكما صالحة أما أمو زما شهيد كاروخة أما أمو جنما شهيد عايشة أماش كرخامة شهيد عبد القادر أماش فورما شهيد هيبته هشتی 2015 لە بەرەبیانی دەوری ستەوری سعات ساڕوونی و لەو دەورانە چەند فڕۆکەیەکی تورکیاتن قەسپی زارگەریان کرد کە تێیدا هەشت شەهید بوون، هەشت کەس شەهید بوون. لەوانەدا دوو لەو شەهیدانە ئەندامی شارەوانی بوون، ئێشیان خەڵکی ڕۆژهەڵات بوو، ئەوانی دیکەیان هەمویان کەس و کارم بوون، ئەوە پورم بوو، ئەوە کوڕەخاڵمە، ئەوە ئامۆژنمە، ئەوە ئامۆزامە، ئەوە بابمە لەو سەری ئەگە سەیرانکەین. بەڕاستی ئەو ڕۆژە بەلای منەوە ئێستا کە بڕۆی چەند ساڵێک بەسەر ئەو کارەسەدادا تێپەڕی کە برینە چێوەندە قۆڵەکە هەرگیز سارەشبوونی بۆ نییە و هیچ کەسیش پێمابی بەدەنگی ئەو میوە نەهاتوو، وەڵا هیچ نەکراوە. تەنانەت ئەوە پورهەیبەت لە ڕۆخەتووە 250,000 دینار معاشیان بۆ بڕی بۆ شەهیدی وڵاتیان ئەویشیان لێ بڕیوە. هەرێکیان بە نێو زۆرێک نووسراچێک بەربوونەوە یەکێک بە لێدان و یەک نازانم وەڵا هەرێکێک بە زەڵدە و ئەو زۆرە شتیان لە وەفاتنامەمان نووسیەوە. ئەگەر داواتان کرد بە پێخۆش بوو زووتردا وەفاتنامەکەم هینابە بۆی بتان بینی بە. کە لێرەشدا غەدرشکە لەمە کراوە کە وەکو خەستەخانە کە شوێنێکی بێلایەنە، شوێنی توێکاریە نەوەک شوێنێکی سیاسی بی، هەموو بۆ لایەنی تورکیا ئەو شتانە پەردەپۆش بکە کە بەڕاستیەوە پەردەپۆشکردنە کە ئەو کۆمەڵە خەڵکە شەهید بوو بەدەستی تیاری تورکیا. بەڵێ تورکیا وەک سیستەم بە دوژمنی کوردی ئەسابەکەم، بەڵام وەکو نەتەوە نا، چونکە نەتەوە هیچ دەسەڵاتێکی نیە، تەنها سیستەم و سیاسی دژی کوردە، لە هەر شوێنێک کورد بوونی هەوی ئەو دژایەتی ئەکە، هەتا ئەوتەی خۆیانە کە دەڵێن لە مەریخ بوونی کورد هەبی ئێمە دژایەتی ئەەکەین. وڵاهی هیوادار بوون گەلی کورد یەک ڕیز و یەک دەنگ بە لە بەرامبەر دوژمنکاریەکانی هەر نەک تورکیا، هەر لایەنێک کە دژایەتی کوردی کرد با، بەڵام بەداخەوە یەکگرتوونینە. واللهی ئەمە بریندار بووین لەوێ، تەبعاً ئەمە هەر نەبووین بڵێن بریندار بین، بڵێن شخصەک بەتەنی برینداربی لەوان بەڕەحمەتبی مام بریندار بوو، مام حوسێن ڕەحمەتی بریندار بوو، شەید داود بریندار بوو، بەخۆم یەکێک بووم لەوانە بریندار بووم لەوێ لە گوندی زارگەڵی بە هاوارێ ئەو خزمانەوە چووین. ئەگەر لەوێ لە زارگەڵی بریندار بوون و شەهید بوون و لەوێندا بەڕاستی دەخەوی شیرندا، یعنی تیارەی لێدان تورکیا هەر مەبەستی ئەوەی نییە بڵێ وەڵام مەبەستی هەرەوە پەکەکە بینانەر ئەو لاولایانبی، ئەنی ڕۆژانە ینی ما ئەوە و کارەساتێک بوو لەوەی کارەساتە خەراتری شات، ئەنی بڕۆ لە خەڵکیدا لە گەشتیاری ئەنی منداڵی یەک ساڵی کوش بەڕاستی، ینی تورکیا هەمە بەستی ئەوەی نییە بڵێ وەڵا ئەو حیزبەکانی دیکە بینانەوە بی دژی کووردە بەڕاستی. ئەگەر دژی کورد نەبی ڕۆژانە ڕۆژ بە ڕۆژ یعنی کارەساتی گەورەترا دروستە بی. ئەمەش وەکو کەس و کاری شەهیدان بەخودای هیچن لۆ نەکرایە. ئەمن یەکێک بووم لەوان بریندار بووم، ئێستا ڕاپۆرتی پزیشکیشم هەیە، سەرباقی ئەوەیە من بریندار بووم، وەرەقەی دکتۆرم مێ بوو، پێشمەرگە بووم، چەکدار بووم، ناربوومیانەوە ماڵێ، پاشی هەنجین وەگوتیان وەرەقەی دکتۆری ناخوا فەسلیشیان کردم. یعنی ئەوە خزمەتکردنێ خەڵکی خۆیە، یعنی بەڕاستی حکومەت هیچ خزمەتەشی و هیچ ئاوکاریەکی مەی نەکردیە. شەید پورهەیبەت بەڕاستی لەوێندەر ینی شەید بوو، 200,000 شەیدانیان لۆ بڕایەوە بەڕاستی ینی شتەکی هەر زۆر حیبەیە لۆ حکومەتی ئەوە، یعنی بەڕاستی 200,000 تخوا قیمەتی هەیە 200,000 لێ ببڕن، ئەنی کارەساتە وەڵی، ینی حکومەت شتێکی وە بکە چاوی لە 200,000 بی 200,000 کابراایکی ئیوە فەقید ببڕی ئەگە خەڵک خێری پێ ئەکا، ینی وەلو حکومەتی بەڕاستی حیبەیە وەڵی حیبەیە.